خاتووە شواغجاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی هەروە ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی پارتی لە سلێمانیەوە لەگەڵمە بێت گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەوەکە. خاتووە شواغ ئەم کاتت باش. ئایا پارتی دەگەڕێتەوە بەغدا؟ بەڵێ هەموو کاتێکت باش سەڵاو لە جەنابێتەوە لە بینەرانی کوردستان 24. زۆر سپاس. ئێمە هەموو خەڵکی کوردستان دەزانێت کە ئێمە مقاتعەمان کرد کە بایکۆتمان کرد، یعنی سحبکردن نەبوو بەڵکو ممارەسەیەکی دیموکراسی تعبیرە لەوەی کە ئێمە هەڵوێستمان بەرامبەر ئەو هەموو پێشەلکاریە کە دەکرێت لە پێشەلکاریکی دەستوریە و یاساکانەوە هەروەهاش پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە، پێشەلکاری بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هەروەهاش کارنەکردن بە هاوبەشی هاوسەنگی و سازانە کە ئەمەش طبعاً ئەم سێ خاڵە شەرعیەت دەدات بە پرۆسەی سیاسی. بایکۆتکردنمان لژنەیەکمان تەشکیل کردووە بۆ دراستکردنی ئەو وەزعی کە هەیە و وەرەقەیەک ئامادە دەکرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ سەرکردە سیاسیەکانی عێراق لەسەر ئەم پێشەلکاریانە و ئەو پیشکەخستنی کارکردن بە هاوپەشی هاوسەنگی و سازانە. دوای ئەوە بڕیار دەدرێنەوە یان هێشتا لە نووسینەوەی و هێشتا تەواو نەبووە. ئێمە چەندەها کۆبوونەوەمان کردووە و ئەو خاڵانە کە پێشێل کرابوو هەمومان نووسیوە و کۆبوونەوەیەکی تر دەکەین و کتەوە دەبێت ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ سەرکردەکانی عێراق دەکەین دەربارەی ئەو خاڵانە، چونکە کاکۆڤان تەکید لەسەر ئەوە دەکەم چونکە هەندێک لایەن هەن و ئەیانەوەی پیشانی خەڵکی کوردستان بخان کە ئینەما پارتی لەسەر مەسەلەی سەرۆکی کۆمار چونکە پۆستی سەرۆکی کۆماری بەدەست نەهێنا بۆیە بایکۆتی کردووە. نەخێر، ئێمە ڕاستە اعتراضمان هەبوو لەسەر ئالیەتی هەڵبژاردننی یان ئالیەتی ڕاستە ئێمە اعتراضمان هەبوو یەک خاڵەکان کەەوەی کە اعتراضمان هەیە لەسەری ئالیەتی تەحدیدکردنی کاندیدی سەرۆکی کۆمار، چونکە ماڵی شیعی خۆیان لەناو خۆیان تەحدیدیان کرد کێ دەبێت کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ماڵی سنەش بە هەمان شێوەیە خۆیان تەحدیدیان کرد کێ دەبێتە کاندیدی سەرۆکی پەرلەمان. دەبوایە ئەو مەجالەشیان بدایە بە ماڵی کوردیش خودی خۆیان خۆ ئێمە ئەعلانمان کردبوو ئێمە کێشەکەمان ئەوە نییە کێ دەبێتە سەرۆکی کۆمار لە چی حزبێکە. ئێمە تەنها ئەوەمان ویست کە ئەو مافە کە شیعە و سنە بە خۆیان داوا بیدەن بە کورد فراکسیۆن کوردستانەکان خودی خۆیان کاندیدی خۆیان هەڵبژێنن بچن بۆ ناو پەرلەمان. جگە لەمەش جەنابەت دەڵێ لەسەر چیش ئەمە یەکێک لە خاڵەکان خاڵی ترێش وەکو ئاماژەم پێکرد بە بەردەوامی پێشەلکاری دەستور دەکرێت، یعنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانە بە بەردەوامی پێشێلی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە کە ئەو دەسەڵاتانە تەحدید کراوە کە دراوە بە سەرۆکی پەرلەمان و جێگیرەکانی و هەروەهاش نەمانی کارکردن بە هاوسەنگی هاوبەشی و سازان کە ئەساسی پرۆسی سیاسی دامەزراندنی پرۆسی سیاسی لە عێراق دوای 2003 کە ئەمانە نەماون دەبێت ئێمە بایکۆت بکەین و اعتراض بکەین و هەروەهاش گفتوگۆ لەسەر ئەو خاڵانە کە ئاماژەم پێکرد. زۆر باشە. خاتووە شواغ تا ئێستا پارتی بڕیاری داوە کە دەگەڕێتەوە یان نا؟ بڕیارەکەی تا ئێستا چییە؟ ناگەڕێتەوە؟ وەکو ئەماژ ئەفەن ئەگەر دووبارە یەکەیتەوە بڕیارەکەی پارتی ئێستا چییە؟ دەگەڕێنەوە یان نا؟ طبعاً وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای قسەکانم ئێمە یعنی چەندەها کۆبوونەوەمان کردووە لیژنەیەک تشکیل کراوە و وەکو ئاماژەم پێکرد ئەو خاڵانە وەرەقەیەک ئامادە دەکرێت و گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق دەکرێت بۆ زانیاری جەنابەت یعنی کەواتە تا ئێستا بڕیارتانەوەی ناگەڕێنەوە ئەتانەوەی گفتوگۆ بکەن بەڵام گفتوگۆ لەگەڵ چێەکەن چێ داوای لە پارتی کردووە بگەڕێنەوە بۆ ئەوی گفتوگۆی لەگەڵ بکەن؟ بەڵێ طبعاً بۆ زانیاری جەنابەت لیژنەیەک لەناو پەرلەمان یعنی داوایان کرد کە ئەو لیژنەیە سەردانی هەرێمی کوردستان
بکەن بۆ ئەوەی گفتوگۆ لەگەڵ فراکسیۆنی پارتی بکەن بۆ ئەوی بگرێنە ناو هۆڵی پەرلەمان و دەبووایە طبعاً ناوەکانشیان دەستیان پێکرد بە تەحدیدی ناوەکانە و تەنانەتیش ڕۆژەکەشیان تەحدید کرد بۆ ڕۆژی دووشەمە بەڵام پێیان باش بوو سەرۆکاتی پەرلەمان پێیان باش بوو کە ئەم پرسێکی سیاسی گەورەیە بۆیە نەکو یعنی سەرۆکی کوتلەکان لە ناو پەرلەمان بەڵکو سەرکردە سیاسەکان خۆیان گفتوگۆ بکەن لەسەر ئەو بابەتانە چونکە وەکو ئاماژەم پێکرد عفوا نەکو کێشەکە لەوان گەورەترە یان بچووکترە کێشەکە بەوەیە وەکو ئاماژەم پێکرد دوای 2023 پرۆسەی سیاسی لە عێراق ئەگەر مەجاڵم بێتی بۆی ڕوون ببێتەوە فەرموو بۆی پەیامەکە وەکو خۆی بگات من ئاماژەم پێکرد و لە بەیاننامەکەی فراکسیۆنی پارتی واضحە کە ئێمە یەک پێشەلکاری دەستور و یاساکان و پەیرەوی ناوخۆی پەرلەمان کراوە پێشەلکاری مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هەروەهاش دووهەمش کار بە هاوبەشی و هاوسەنگی و سازانیش ناکرێت ئەم سێ خاڵە کە ئەساسی پرۆسەی سیاسی لە 2023 کە تۆ کارت پێنەما کەواتە شەرعیەتی پرۆسەی سیاسی تەخستە مەترسیە بۆیە نەکولاسە مەحەڵە چونکە سەرۆکی کوتلە پەرلەمانیەکان لەوان گەورەتە نەخێر ئەوە مەوزوعەکەەوە بەو شێوەیە نییە بەڵکو ئەمە دەبێت سەرکردە سیاسیەکانی ئەم کوتلانە لەگەڵ سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە گفتوگۆ بن بۆ پاراستنی مافی دەستوریەکانی هەرێمی کوردستان لەلایەکەوە هەروەهاش پاراستنی شەرعیەتی پرۆسەی سیاسی کە لەسەر ئەم سێ بنەمایە کە هاوبەشی و هاوسەنگی و سازانی دروست بووە ئەمەش طبعاً کاگۆڤەندش بە حکمەوەی کە ئێمە لە سەرەتای دروستکردنی ئەم حکومەتە تازەیە ئەگەر ئەم لیژنەیەکە تەشکیلمان کردووە لەگەڵ سەرکردە سیاسیەکان دەربارەی ئەو خاڵانە کە پێشێل کراوە گەیشتنە قەناعە ئەمە دەبێتە ئەساسێک بۆ قۆناغی داهاتوو بۆ کارکردنی قۆناغی داهاتوو بۆیە ئەم مقاتعەیە بۆ ئەو مەبەستە بووە دکتۆرە ئێوە وەرەقەتان ئامادە کردووە باش و ئەو شاندەی پەرلەمانش ئەگەر هاتبان بۆ ئەگەڕانەوە پەرلەمانتارەکان بگەڕنەوە ئەی وەزیرەکان ئەی بەرپرسانی تێر باشە ئەو وەرەقەیە لەگەڵ چی گفتوگۆەکەن پێم خۆشەوە بزانم ئایا لەگەڵ چی گفتوگۆەکەن ئەم وەرەقەیە بۆچی ئامادەکراوە غێر لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا لایەنی سیاسی عێراق لەگەڵ چێ ئایا لەگەڵ مالیکیە سوودانیە عامریە نازانم چێ ئەمان لەگەڵ چی گفتوگۆەکەن بۆی بگەڕێنەوە من ئاماژەم پێکرد کە کۆڤان سەرکردە سیاسیەکان ئەوانەی کە لە پرۆسەی سیاسی عێراقی سەرکردە سیاسیەکانی هێزە سیاسەکان کە لە ناو پرۆسەی سیاسی عێراقیە زۆر باشە داوا جگە لە پەرلەمانتارەکان ئەوانی تر داوایان کردووە بگەڕێنەوە بەغدا طبعاً بحکمی ئەوەی کە هەمویان دەزانن کە پرۆسەی سیاسی عێراقی سێ پێکاتەی سەرەکی تایە بەڕاستی یعنی کورد یعنی کورد و سنە و شیعە بەو یعنی ئەتوانین لەگەڵ پێکاتەکانە و پرۆسەی سیاسی ڕاستە کورد نەتەوەی دووهەمە بەڵام پێکاتەیەکی سەرەکیە لە پرۆسەی سیاسی بۆ ئەوەی متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروەهاش متمانەی شەقامی عێراقی زۆر ضرورە کە ئەم پێکاتەیە لەناو پرۆسەی سیاسی ببێت و بۆیە ئێمەش دەڵێن کە ئێمە مقاتەعمان کردووە ممارەسەیەکی دیموکراسی تعبیرە لەسەر ئەوەیە کە هەڵەیەک هەیە دەبێت چارەسەر بکرێت هەڵەکەش ئەوەی کە دوو خاڵەکە کە ئاماژەم پێکرد پێشەلکاری دەستوریەکان و یاساکانیە و هەروەهاش کارنەکردن بە هاوبەشی و هاوسەنگی و سازانە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرن جگە لە ئەندامانی فراکسیۆن یاخود جگە لە سەر و فراکسیۆنەکان مەبەستم لە ئاستی حزبی و ئەمانەیە داوا لە پارتی کراوە بگەڕێنەوە بەغدا بەس بە ئایا ناوەڵام دێت تۆ سپاس دەکەم
كوفان قسەکەم واضحە پرۆسەی سیاسی لە خۆ مەزانم پرۆسی سیاسی بەبێ پارتی ناکرێت ئەو مەبەست ئەوەیە لەناو بەس عەفوان مەجالم بیتێ بەس مەجالم ئەگەر مەجالم بیتێ باش عەفوان بۆیە کۆبوونەوەکەش تەجیل بوو چونکە ئەم سەرکردانە مەشغوڵی پرۆسەی تهدیدکردنی کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لە پرۆسی سیاسی عێراقی ئێمە سەرۆکی کوتلەکانمان هەیە لەناو پەرلەمانە و هەمانە سەرکردەی سیاسی ئەم کوتلانە لە دەرەوەی پەرلەمانە باشە بۆیە ئەمە دەبێت وازح بێت لەناو پەرلەمان سەرۆکی کوتلەکانمان هەیە و لە دەرەوەی پەرلەمان سەرۆکی هێزە سیاسیەکان کە سەرکردەی ئەم کوتلانە لەناو پەرلەمانە ئەم سەرکردە سیاسیانە سەرکردایەتی ئەم هێزانە کە لە ساحەی سیاسیە باش ئەمە ڕوونە گفتوگۆیان لەگەڵ دەکرێت جەنابت دەڵێ ئایا داوا کراوە لە پارتی کە بگرێتەوە بەڵێ داوا کراوە من ئاماژەم پێکرد هەوڵێک هەبوو لەلایەنی پەرلەمانتەرەکان بەڵام پرۆسەکە گۆڕا پێیان باشتر بوو کە سەرکردەی هێزە سیاسیەکان خۆیان بە وەفد بێن و بەڵێ داوا کراوە لە پارتی ئەمە یعنی هەموو پرۆسەکەم بۆ شەرح کردووی وەکو خۆی زۆر باشە پرسیارێکتر دەڵێن ها دەڵێن ئەوە زانیاریە جا ئایا ڕاستەڕاستنی وەشتی شتکەیە خۆی کورد دەبێت چوار وەزارەتی وەگربووە دەڵێن دەیکەن بە سێ لەوانەیە بیکەن بە سێ ئایا ڕازی دەبن و باس لەوەش دەکرێت لەوانەیە گفتوگۆ لەسەر وەزارەتی دەرەوە بکرێت لە جیاتی وەزارەتی دەرەوە وەزارەتی شکە بدەن بە پارتی ئایا ئێوە ئەمە قبوڵەکەن ئەمە ڕاستە یان نا گۆڤەندا ئێستا طبعاً ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئەو لیژنەیە دوای گفتوگۆ بریاری ئەوە دەدات کە بگەڕێنەوە یان نەگەڕێنەوە کەواتە تۆ کە گەڕانەوە ئەوەیە بەشداریان بەشداری نەکردن ئەوە یەک دووش بەڵێ ئەفەن ئۆکەی بۆی وازح بێت دووش بەڕاستی دەبێت ئەوە یعنی وازح بێت پارتی ئەگەر پۆستێک وەربگرێت بۆ خزمەتکردن نەکو بۆ پۆست بۆ سوود وەرگردن لە پۆست نە سوود وەرگردن بۆ پاراستنی مافی خەڵکە ئەوەیە دوو سێش تەوزیعی وەزارەتەکان بە پێی خاڵەکانە و بە پێی خاڵەکان چۆن بە پێی ژمارەی کورسی لەناو پەرلەمانە تەحدیدی خاڵەکان دەکات و دەبێت یعنی بە پێی ئەو ژمارەی کورسیانە یەکێک لە وەزارە سیادیەکان بەری دەکەوێت باشە کورد بە پێی کورسیەکانی چوار وەزارەت بەری دەکەوێت و بە نسبەتی ئێمە وەکو پارتی وەکو ئاماژەم پێکرد بە پێی خاڵەکان ئەوەی کە ژمارەی کورسی وەزارەتێکی سیادی ئەمە دەمێنێت لەسەر یعنی لەناو گفتوگۆکان چی وەزارەتێکی سیادی بەردەکەوێت دووش طبعاً لە گفتوگۆ دەردەکەوێت کامنی وەکو ئاماژەم پێکرد هەموو لایەنەکان پێم وایە ئیشادە بە ڕۆڵی کورد و پارتی لە مەسلەی پەیوەندیەکانی دەرەوە یعنی ڕۆڵی وەزیرەکانی پارتی لە وەزارەتی دەرەوەی عێراقا و پەیوەندێکی بەهێزیان دروست کردووە و بەڵانسێک لە پەیوەندە دیبلۆماسیەکانی عێراق قۆناغێکی زۆر زۆر باشی بڕیوە پێش 2003 لەسەر ئەساسی فعل وەردی فعل بوو بۆیە عێراق زۆر باش یعنی عزل ببوو بەڵام دوای 2003 عێراق لە پەیوەندی دیبلۆماسیەکانی بۆ مەرحەلەی مبادرە بۆیە زۆربەی هێزە سیاسیەکان ئیشادە بە ڕۆڵی وەزیرە کوردەکان لەم وەزارەتە زۆر باشە سوپاس بۆ خاتووە شواغزاف ئەندامی کۆمیتی ناوەندی پارتی و ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس